سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەیەنێت سندنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنەکەی لێکەوتەی خراپ بەدوای خۆیدا دەهێنێت و درزێکی گەورەی خستۆتە نێوان لایەنە سیاسیەکان. عەبدوستار مەجید لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامیش داوتی سیستەمی حکومڕانی هەرێم بەرەو پۆلیسی هەنگاو دەنێت. لەبارەی لێدوانی چەند بەرپرسێکی پارتی کە باز لەوە دەکەن کۆمەڵ وتویەتی با پارێزبەندی لە سۆران عومەر وەربگیرێتەوە، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئەو لێدوانانە بە چەواشەکردن ناو دەبات. ئێمە قسەمە ئەوە بۆتەبان غەیری ئەوە کە بگوترێن ناڕاستە، ینی بوختانە بە کۆمەڵی ئیسلامی دەکرێت. گوتمانە ئێمە بڕیارمان داوە کا سۆران عومەر بەڵگەکانی پێشکەش بە داواکاری گشتی بکە و ئامادەی هەیە خۆی بچێتە بەردەم دادگا. ئێمە لەگەڵ ئەوەی کە بەڕاستی سەرنجمان هەیە لەسەر دادگا و داواکاری گشتی لەوە گەڕێ، بەڵام ئێمە ئامادەین و پابندین بە یاسا، ئێمە داوای جێبەجێکردنی یاسا دەکەین و ئێمە دەڵێن دەبێ یاسا سەروەر بێواتە بەسەر هەموو کەسدا بەبێ جیاواسی جێبەجێ بکرێت هەر چەند وانی لە هەرێمی کوردستان. بۆی پێ پابند دەبین. بەڵام کە هاتە سەر لابرنی پارێزبەندی لەو گفتوگۆیانەی کە کراوە چی وەکو پارتی لە ڕۆ سیاسیەکەی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کردوێتی و چی لە پەرلەمانیشەوە وەکو لەگەڵ ئێمە وەکو فراکسیۆن کراوە، ئێمە گوتمانە بە هیچ شێوەیەکی لەگەڵ باسکردنی پارێزبەندی نین و ئەمە پێمان وایە ئەمە کێشە دروست دەکا و گرفت لە نێوان فراکسیۆنەکان و لە نێوان کۆمەڵی ئیسلامی و پارتی هەڵاتی کوردستانیش دروست دەکا. بە هیچ شێوەیەکی ئێمە باسی پارێزبەندی نەبووە کە ئێمە بە یاسایی بزانین. ئێمە گوتمانە کاکە مادام پەرلەمانتارێک ئامادەیە بۆ خۆی بچێتە بەردەم دادگا چ پێویستەکە پارێزبەندی لێ وەربگریەوە، ئەگەر ینی ئامانجێک نەبێت لە وەرگرتن پارێزبەندی. لە بەشێکی دیکەی قسەکانیدا عەبدوستار مەجید پەیامێکی ئاراستەی سەرۆکی حکوومەتی هەرێم کرد و وتی کۆمەڵ ئامادەیە کەیسی سۆران عومەر لە دادگایەکی بەغدا یان کەرکووک یەکلا بکرێتەوە. بەڵێ ئێمە پێمان وایە دادگاکان سەربەخۆنین، دادگاکانیش بەڕاستی حزب دەستی تێخستووە و زۆر جار حزب بڕیاریان بۆ دەدا و لە دەرەوەی حزب ینی جاری وایە بڕیار بۆ دادگاکانیش دەدرێت. بۆ ئێمە بەڕاستی متمانە و سیقەی تەوامان نییە بە دادگاکان بە تایبەتی لە کەیسە گەورەکان بە تایبەتی و بابەتانی کە ڕاندێکی سیاسی هەیە. ئێمە پێشنهاد دەکەین لەوەدا فەرموو بە ئەم کەیسە بابی بینی دادگاشی بەغدا، دادگاشی کەرکووک، کاکە بابی گوازنەوە سلێمانی ئێمە رازین ئێمە رازین ئەو کاتی پارێزبەندیش داچوو کێشەمان نییە. ئەوە ئەمن لێرەوە قسە دەکەم فەرمون بابی گوازینەوە فەرموو ئەمە بەڵگەی خۆمان هەیە، بەڵام کاکە ینی بەسەراحەت ئەو دادگای کە لێرانەوە ئیدارە دەکرێت یا ئەو دادگایەوە کە لە سلێمانی ئیدارە دەکرێت کە کاتێک قەزەکی ئاوا بێ ئێمە بەڕاستی دڵنیا نین لەوەی کە بە شێوەیەکی تەندروست مامەڵەوەی کە کەیسەکەی دەکرێت. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. ڕۆژی 7 ئایار پەرلەمانی کوردستان لە شانۆگەریەکدا بە ئامادەبوونی فراکسیۆنی پارتی و پێگاتەکان کە خاوەنی 770,000 دەنگی هەڵبژاردنن پارێزبەندیان لە سۆران عومەر سەندەوە و لە بەرامبەریشدا 7 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان کە خاوەنی 830 دەنگی هەڵبژاردنن بایکۆدی دانیشتنی پەرلەمانیان کرد و دژی پرۆسەکە وەستانەوە. هاوکات سەرۆکی پەرلەمان ئامادە نەبوو بەشداری کۆبوونەوەکە بکات.